هەر یەکێک لە گەنجەکانمان گەنجی مسلمانە شایەتمانی هاوردووە دێ بۆ 5 فەرزە بۆ مزگەوت بەڵام کاتێ پرسیاری لێ ئەەکەی سەرمەشقت کێ لە دنیا نازانێ سەرمەشقەکەی کێ هەر یەک سەرمەشقێکی تری گردووە لە دنیا ناوێ زانێ ناوی کوڕەکەی ئەزانێ ناوی ژنەکەی ئەزانێ ناوی دایک و باوکی ئەزانێ زانێ لە چی شوێنێک لە دایک بوو ساڵی لە دایک بوونەکەی ئەزانێ بەڵکو ڕۆژی لە دایک بوونەکەیشی ئەزانێ ومتابعەی ئەخباری ئەکا بەردەوام لە ڕاگەیاندنەکان لە تەلەڤیزیۆن لە ڕۆژنامەکان لە ئەنتەرنێت و لە فەیسبوک و لە یوتیوب و هەرچی ئەوەی کە هەیە و دەستگای ڕاگەیاندنە ئەو متابعەی خۆشەویستەکەی خۆیەکە و متابعەی سەرمەشقەکەی خۆیەکە ئیتر سەرمەشقی ئەو جاری وا هەیە ڕئیسی حزبێکە جاری وا هەیە قائیدێکە و سەرکردەیەکە لە پێشا گەنجەیە مەسەلەن ڕسمێکی دا لە سەر سێنی خۆی ڕسمی یەکێک لە قائیدەکان هی ئەم وڵاتە ئێمەش نییە هی وڵاتێکی ترە ئەو دڵی پێخۆشە و شانازی پێوە ئەکە ئەوە سەرمەشقی ئەوە لە دنیا یا جاری وا هەیە کابرا حتا فانیلەکەی ڕقەمی ئەو لاعبەیدا لێ کە پێی معجەبە و کردوێتە سەرمەشقی خۆی کاتێ تۆپتۆپیان ئەکا وەکو ئەو حرەکاتەکە یان وەکو ئەو خۆشیە کاتێ گۆڵێکەکە هەر وەکو ئەو چونکە ئەوی سکردوتە سەرمەشق لە ژیانی خۆیە بەڵام ئێمە من و تۆ من و تۆی مسلمان ئەمانە سەرمەشقمان نین معجەبیش بین بە ڕەوشتێکیانەوە ئەمە یەک ڕەوشتێتی من و تۆی دڵ کە من کێش کردووە بەڵام محەممەد المستەفا هەموو ژیانی بۆ ئێمە سەرمەشقە خوای تەعالا لە قورئانە فەرمێ وەلەکم بۆ ئێوە ئەی مسلمانان وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە ئەگەر ئێوە ئەتانەوێ ئوسوە و سەرمەشقێکی ڕاستەقینە و جوانتان هەبێ کە بێخەلەل بێعەیب بێنوقسانی بێگەرد و غەش محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم بەس کێشەکەی ئێمە ئەوەیە ئێمە پێغەمبەر ناناسین براینە ئێمە زۆر بەمان نازانین پێغەمبەر بزبط ناوی چییە زۆر بەمان نازانین دایکی پێغەمبەر باوکی پێغەمبەر کێیە زۆر بەمان نازانین کوڕی پێغەمبەر کچی پێغەمبەر کێیە زۆر بەمان نازانین پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن لە دایک بووە لەکوێ لە دایک بووە ساڵی چەند هاتووە ئەمجار ئیشی چی بۆ زۆر بەمان ئەمە ناناسین زۆر بەمان ئەمە ناناسین حتا گەیشتۆتە حەدێ کابرایە و تو بۆی گۆرانی حرام نییە هەنێ و گۆرانیانەی کە کەلیمات و شەی ناشرین و هەندێک شتی لەگەڵایە و تو بۆی حرام نییە و تویان چۆن حرام نییە و توی ئەوە نییە پێغەمبەر ناو کچەکەی ناو کەلثوم ئەگە گۆرانی حرام بێت چۆن ناو کەلثومی مصر و ناو کچەکەی ناو کەلثوم سبحان الله واتێ گەیشتووە کە پێغەمبەر بەناو کەلثومەکەی گۆرانی چڕەکەی مصر و ناو کچەکەی ناوە سەی ئەم نەکبەتیەکە سەی ئەم عەقڵەکە یعنی تێگەن نازانێ پێغەمبەر صلی الله عليه وسلم 1400 و ئەوەنە ساڵ بوو ئەو کەلثومی گۆرانی چڕیشی دی 650 ساڵ 6 ساڵ بلەیسێ یعنی تا ئێستا نازانێ یەکێکی تر مەلا یعنی کەسەکە خۆی مەلایە و باوکی مناقەشەی لەگەڵا کردو لەسەر مەذهب دەستنوێژ ئەشکێ لە ئافرەتیان ناشکێ ئیتر مناقەشەیان بوو باوکی وتوی ئەم وتوبی من لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم واعەکەم ئەیش وتوی ئەی پێغەمبەر خۆی لەسەر مەذهب شافعی بووە واتیە گەیشتو بوو کە پێغەمبەر لەسەر مەذهب شافعیە یعنی نازانێ ئیمام شافعی کەیە پێغەمبەر کەی هاتوو یعنی ئێمە پێغەمبەر ناناسین بە کوردیەکەی عرضمیش کردن محەممەد عرێفی وتی من دەرسم داوەتەوە لە زانکۆی ئیمام محەممەد بن سعود لە قۆناغی دووی عەقیدە کۆلێژی عەقیدە دەرسم داوەتەوە پرسیارم کردووە یعنی ڕۆیمەتە ژوورەوە تەلەبەی کولیەی شەریعان کولیەی عەقیدە تێگەی عەقیدە و بیرروباوەڕ پرسیارم کردەوە وتمە با تاقییان کەمەوە پێشەوەی دەست پێ بکەم وتی تاقییانم کردەوە وتم ناوی خێزانەکانی پێغەمبەرم پێ بڵێن وتی 60-70 لە بەدانشتە وتی یەک نەفەر نەیەتوانی ناوی خێزانێکی پێغەمبەرم پێ بێژ لە سعودیە نایەژم لە ئەفغانستان نایەژم لە پاکستان نایەژم لە ئەندەنوسیا نایەژم لە وڵاتی سیبیریا لە ڕوسیا ناڵێم لە ئەسکەندەنافیا و لە نەرویج و لە ناڵێم ئەو شوێنانە ئەڵێم لە سعودیە لە جامیعەی ئیمام بن سعود ئەلەوێ لە کولێ عەقیدە پرسیاری کردو پرسیاری چی لێ کردوون لە مەرحەلەی دوویش پرسیاری ئەوەی لێ کردوون خێزانەکانی پێغەمبەر ناویان چییە وتی وەڵا حتا تەقریبەن 2-3 دقیقە وەستام کەس نەیزانی ناوی ژنێک لە ژنەکانی پێغەمبەرم پێ بڵێ وتی لە ئەخیرا یەکێک دەستی بەرزەکە وتم فەرمووتی دڵم خۆش بووتم هەر باشە یەک نەفەرشە بزانێ وتم فەرمووتی عایشە وتم ئافرین ئیتر وتی ئەوش بێدەنگ بوو هیچ نەزانی وتی یەکێتر لەو پەڕۆ دەستی بەرزە کردو دوای ماوەیەک وتم فەرمووتی فاتمە
وتی وایە زانی فاتیمە خێزان پێغەمبەرە نەیەزانی فاتیمە کچ پێغەمبەرە. ئێسەی کە ئەمە یعنی ئەگەر ئەو گەنجە ئیسە پرسیاری لێ بکە، پرسیاری هەر تۆپانچێکی لێ بکە، پرسیاری هەر سەرکردەیەکی عالەمی لێ بکە، بڵێ چۆ ئەیناسیێت تاریخەکەیت بۆ ئەتێرێ، مێژوەکەیت بۆ باسەکە، ئەمە توخوا دڵت ئەمە شوێن پێغەمبەر کەوتووە، ئەمە تابعی پێغەمبەرە، ئەمە سبەی چۆن هەر ملحیدێ هەر بێدینێ هەر کافرێ ناتوانێ بیخەڵەتێنێ. خۆتان بڵێن ئەمە ناخەڵەتێنرێ؟ ئەمە ئەگەر پێی بڵێن محەممەد هەوەسباز بووە نەعوذ بالله نعوذ بالله، ئەگەر بڵێن محەممەد هەوەسباز بووە یەکسەر قەناعەت ناکە؟ نازانێ ئەمە پێغەمبەر هەر ناناسی، هەر نازە، هەر ئەوە نازانێ پێغەمبەرێکی هێنایە محەممەدە، ئیتر هیچ تر دەربارەی پێغەمبەر نازانێ. ئەمە نەکبەتێکەیە. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء